کاتێک ئەم هاوڵاتیانە دەدوێنیت تەواو هەست بە بێئومێدبوونیان دەکەیت لە بەرامبەر حیزبە کوردستانەکان بە تایبەتی پارتی و یەکێتی. ئەوان بێئومێدن لەوەی جارێکی دیکە بەم ناکۆکیەی ئێستاوە کورد بتوانێت ئومێدێک بە شەقامی کوردی بدات و لە بەرژەوەندی کوردی یەکریزی بپارێزن. خوا بگەم بنێ لە دڵیان و ببنێ یەک لەوە باشتر نابێت. بەس بە یەک لزدانە بەزن حیسابانە ڕۆیشتە لە کەرکووک. وڵای ڕێک نەکەونەوە چۆن دۆڕاوین هەروە بە دۆڕاوی مێنینەوە. ئەمە یاریەکە کراوە ئێستا دۆڕاوی لە یاریەکە بەس ئەگەر ڕێکەونەوە پشتێکتر بگرن ئەوە سەرەکەوین ئینشەڵڵا. ئەوەی زۆر کۆبوونەوەیان کرد لە پێناو کۆبوونەوە ڕێک نەکەوتن. هەزاران کۆبوونەوەیان کرد ئەم حیزبانە هیچیان ڕێک نەکەوتن. بزانە ئەو دژمنی کورد یەک ڕێککەوتنیەکە یەک دانیشتنیەکە ڕێکەکەون لە پێناو ڕوومانی کووردا لە زدی کووردا گشتی ڕێکەکەوێت بەس کورد لە ناو خۆیان بۆ چاکسازی کەسیان ڕێک ناکەون گشتی زدی یەکە. هاوڵاتیانی کوردی کەرکووک پێیان وایە تاوەکو حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم ناکۆک بن و ڕێک نەکەون دۆخی کەرکووک لە ئێستا خراپتر دەبێت. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامیش ململانێ و بەرژەوەندی حزبی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم لە ڕابردوودا بە هۆکاری بێئومێدبوونی خەڵک دەزانێت لە بەرامبەر حیزبەکاندا. ئەگەر بتەوێ ناوماڵی کورد ڕێکەیتەوە جاریشکە گەرەی هەمومان یەکدەنگ و یەکڕەک بین. ڕۆژانە ئێمە شت ئەبینین ئەم خەڵکەی خاستن خەڵکی کەرکووک ڕۆژانە چاوەڕوانی یەکدەنگ و یەکڕنگیتە بەس بەڵکوم بە پێچەوانەوە هەتا ئیسە هیچ یەکدەنگێک و یەکڕنگێک نییە هەتا ئیسە خەڵکەکە بەبێ ئەمەلەژێ هەتا ئیسە خەڵکەکە بەبێ ئاواتەژێ. بەڵێ وڵی هەتا ئەم بەبێ ئەمەلێتی ئەم بێ ئەمەلیە هەتا بتەوێ نەتەوێ پارتی یەکێتی ساحێبی ئەو فکرە و وەزعی خۆیان بن ئەم ملەتەوە ئەژێ. ئێمە چاوەڕوانی ئەو دوو حیزبە سەرەکیەمانە کورد چێ هەیە لە پارتی یەکێتی زیاتر پارتی یەکێتی هەتاکەی یعنی وا لە ملەتاکەن خاصن بابینە مکابرای خۆم ڕاستی یەکێتی ئەم ملەتاتەکەی ئەوە چاوەڕێیکە ئیمڕۆبانی ئیمڕۆبە ینی خەڵک چاوەڕوانی کرد خەڵک لێبووەوە خەڵکە تاڵێ ئەم کاتە ئەم نەفەسە بەس ئەو بێومێدەی کە خەڵکێتی سەبارەت بە حیزبە کوردستانیەکان بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات پارتی و یەکێتی لەوە سەرچاوی گرتووە کە لەم چەند ساڵی ڕابردووە کە ئەوان حکومڕان بوونە لە کەرکووکە هەتاوەکو 16 ئۆکتۆبر بەڕاستی هیچ خزمەتێکی خەڵکی کەرکووکیان نەگەوکو پێویست. ئەوەی کردیان هەمووی حیزبایەتی بوو ئەوەی کردیان هەمووی لە بەرژەوەندی حیزبەکانی خۆیان بوون خەڵکیان تەعین کردووە بەرژەوەندی حیزبەکانی خۆیان خەڵکیان تەعین کردووە لە ئاستی پێویستانیە شەهادەی نییە لە دائیرەکان نەیانتوانێت ئەو خەڵکانە تەعینکەن کە بە تایبەتی دایری پاسەپۆر دایرەی نفوس ئەو دایرانەی کە زیاتر سلکی ئەسکەری بەڕێوە ئەبن. ئێمە خەڵکی وامان بینیوە شەهادەی شەشی هەیە و پلەی ڕائیدە پلەی عەقیدە ئەمانە نەیانتوانێەوە بەڕاستی کەسانێک تەعینیان دەوریان بۆ بکەنەوە یان لە ئەو دەورە سەربازیانەی قەڵاچوالان و دووهۆکە خولیان بۆ بکەنەوە بۆی دەورە تەواوکەن و لەم شوێرانە دایان مەزرێت خەڵکی بە تەسکەی حیزب خەڵکیان دامەزراندووە نەتیجەکە ئەوەی لێ هاتە بەرهەم کە بینیومان. زیاتر لە 2 ساڵە کورد لە پرۆسەی سیاسی و ئەمنی و ئیداری کەرکووک دوور خراوەتەوە خۆشی لە نێوخۆی ناکۆک و ناتەبایە هەرەمە شوای کردووە هاوڵاتیان زیاتر بێئومێد بن لە گەڕانەوەی جارێکی دیکەی دەسەڵاتی کورد بۆ ناوچەکە. ناکۆکی نێوان هێزە سیاسیەکان بە تایبەتی پارتی و یەکێتی لەسەر پرسی کەرکووک دانیشتوانە کوردەکەی ئەم ناوچەی وا بێئومێد کردووە کە پیان وایە جارێکی تر ئەم هێزانە نەتوانن دەسەڵاتی کوردی بۆ ئەم ناوچانە بگێڕنەوە بۆیە تاکە دەرفەت لە بەردەمیان مابێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە تا بتوانن شەقامی کوردی لەگەڵ خۆیاندا ئاشت بکەنەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.